لە چەند شوێنێکی شاری سلەیمانی ڕۆژی جلوبەرگی نەتەوەیی کورد لەلایەن بەشێک لە هاوڵاتیانەوە بەرز ڕاگیرا و خۆشحاڵی خۆیان بە پۆشینی جلوبەرگی کوردی لەو ڕۆژەدا دەربڕی. زۆرم حەز لە جلی کوردیە، ئەتوانم بڵێم زیاد لە 8 هەموو ساڵێک وەکو شتێکی ئیجباری لە ڕۆژی لە دەستێکردنەوە جلی کوردی و مەجالێکیانی من لەبەریە. جلێکی جوانە، جلی کوردی جژنی نەتەوەییە، هی گەلی کووردە، هی کۆنە، بۆیە حەزم لێتی لەبەر منداڵانی هاوشێوەی گەورەکان لە خوێندنگاکاندا لە بری جلوبەرگی تایبەت بە خوێندن جلوبەرگی کوردیان پۆشی بوو. زۆر حەزم لە جلی کوردە لەبەرەوەی جلێکی کوردەواریە و جوانیشە. ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە لەبەرەوە جلی کوردیم کردووە. جگە لە هاوڵاتیانی کورد بەشێک لە هاوڵاتیە بیانیەکانی دانیشتووی سلەیمانیش لە ڕۆژی جلوبەرگی کوردیدا بەرگی کوردیان پۆشی بوو. سارا هاوڵاتێکی ئەمریکیە و لە شاری سلەیمانی نیشتەجێیە. ئەو بەم جۆرە باز تایبەتمەندی جلی کوردی دەکات. من خەڵکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکام و مامەستام لە مەکتەب میدیا. زۆر حەزم لە جلی کوردیە، زۆر جوانە، زۆر خۆشەکە لە کوردستانیش بژیت. پێم گوتراوە ئەمە جلی کوردی شێوازی جلی حەبسەخان لەبەری دەکرد کە من زۆر ڕێزم بۆ هەیە. شتێکی زۆر خۆشە جلوبەرجی وڵاتێک لەبەر بکەم کە زۆر حەزم لێیە. جلێکی زۆر جوانە کە لەبەری دەکەیت هەز دەکەی کە شازادەی. هەر لەم ڕۆژەدا چەند کەلوپەل و خواردنێکی فۆلکلۆری کورد لە خوێندنگەی میدیای نمونەیە خرایە ڕوو. کۆبینی لەم ژوورەیە ڕاخەرەکان یا جلەکان بەرگەکان هەموو ئەو ڕەنگانی کە لەم ژوورەیە هەن ناکرێ هیچ نەتەوەیکی تر بە شێوەی ئێمە ئەم ڕەنگانی ڕێکخست بێتەوە، چکەوە ئێمەین کە دنیا بەم شێوەیە ئەبینین، بۆی دنیابینی خۆمان سەرخەین بە خزمەتی ئەم کەلتورە بکەین. هەروەها چەندین جۆری هەڵپەڕکێش نمایش کرا لەگەڵ وتنەوەی سرودی نیشتیمانی و گۆرانی فۆلکلۆری کوردی. جلوبەرگی نەتەوەکان بەشێکن لە ناسنامەی نەتەوەکان، هەر بۆیە لە ناو کووردا ڕۆژێکی تایبەت دیاری کراوە بۆ پۆشینی جلوبەرگی کوردی و ئەم ڕۆژە بەرز ڕادەگیرێت. بەڵام ئەوەی بەلای پسپۆڕانی بواری کولتوری کوردی و گرنگە ئەوەیە کە بە شێوازێک بەناوی نوێگەری و گۆڕانکاری لەم جلوبەرگەدا نەکرێت کە کاریگەری هەبێ لەسەر مۆرکە نەتەوایەتیەکەی. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.